مانگی ڕەمەزانی پیرۆزە هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئامادەکاریەکان هەمووی ئامادەیە و ئەو لیژنانەی کە هەیە پێوەستە بە قایمقامێتەوە ڕۆژانە کاری خۆیان کردو، بەڵام بێگومان گۆڕانکاریان بەسەرادێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بە تایبەتی لیژنەکانی ئابووری و لیژنەی ئەمنی و سەرجەم ئەو لیژنانەی کە پێوەستن بە کاری ڕۆژانەی هاوڵاتیانەوە و لیژنەی ئەمنی هەموو ڕێوشوێنێکی پێویستی گرتووەتە بەر بۆ ئەوەی سەرماڵی هاوڵاتیان و گیانی هاوڵاتیان پارێزراو بێت و لیژنەی ئەمنیش بەدەر لە کارەکانی خۆی لیژنەکان زیادمان کردووە بە تایبەتی بۆ ئەو شتومەکانی کەیت زیاتر ساغ بێتەوە لە ناو بازارەکانە و چاودێریکردنی نرخی شتومەک و ئێمە لێرە شۆداواکارین لە سەرجەم هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە هەر کارێکی نامۆ هەر ینی بەرزکردنەوەی نرخ لەو بابەتانە بوو ئاگادارمان بکەنەوە لە ڕێگەی پێیجی قایمقامەت و ئەو ژمارانەی کە هەیە لایەن لیژنەی ئابووری و لیژنە تایبەتمەندەکانی قایمقامێتەوە. ئاگاداریمان بڵاو کردوێتەوە هەر هاوڵاتیەک یاخود هەر چەشتخانەیەک و کافیتریایەک و شوێنی گەشتیاری ئەگەر بێوێت مۆڵەت وەربگرێ پێویست ئێستا پێشکەشی بکە، ئەگەر لە مانگی ڕەمەزانە سەردان ئەکرێت و لیژنەی تایبەتمەند سەردانی ئەو شوێنانە ئەگەر مۆڵەتیان نەبێ ئیجراعاتی یاساییان بەرامبەر ئەکرێت.